لە هەفتاکانی تەمەنیدایە 3 دەی کۆتایی ئەم تەمەنەی لە بواری ئابووری و بەرەو پێشخستنی ئەو کەرتە بە خەرجدا و دەڵێ لە جەنگی ئێران و عێراقیشدا حکومەت موچی ڕانەگرتووە، بەڵام حکومەتی هەرێم 11 ساڵە بە پاساوی لاواز و بچووک ئەم دۆخەی خوڵقاندووە. بەڵام کاتێک کە عێراق لە شەڕی ئێران و عێراقا بوو هەموو مانگێ موچە وەرەگیرا، لەو بڕوایم ئێرانی شەروا بوو بێ. ئەمە مەسەلەی موچە شتێک نییە بڵێ دواخستنی کارێکی ئاسانە. کارە کاتە سەر فەرمانبەر لە ڕووی مادیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئەوەی کە ناتوانێت پێداویستی ماڵ و مناڵی دابین کە لە ماڵەوە تووشی نائارامیە بێ، تووشی شەڕە بێ، تووشی دەمەبۆڵا بێ. سەردانی بازاڕی نێو شاری سلێمانیم کرد. هاوڵاتیان دەڵێن بێموچەیی دۆخی بازاڕی تەواو ناجێگیر کردووە و هیچ حکومەتێکی شێندەی بەرپرسانی هەرێم لە دۆخی ژیانی هاوڵاتیانیان بێباک نین. وەڵا فەرقی هەیە چۆن ئەرە وەڵا فەرقی هەیە و فەرقێکی باشیش. حالیان جیلی کاسبەکەی باشە، بەس بەخوا موچە خۆرەکەی سفرە. چۆن نەیکردووە بەرە وەڵا کردوێتی لە 150 بەزیوە. فەرقی هەیە چۆن فەرقی نییە. حالیان ئێمە کاسبین ئەگەر ئەو ڕۆژە موچە ئەدەن بازارمان فولە، کە موچە نییە بازار سفرە بێت. جات خوا پێ بڵێم ئێستا کولێرەیە گەیان بە ڕوبعەیە، ئەگەر پێ نەبێ دەنێ چۆن خەڵقی هیلاک نەکردووە. بەرە وەڵڵی ئەوەی خەڵق هیلاک کردووە مەگەر خوا بە خۆی بزانێ. دووسێ مناڵەمەیە مناڵی ئەولاکانم هەموو کەڕدێکە مەعاش وەرەگرم 30 دینارەکەم بە ڕوبع بە 250 بۆ ئەوانە بەخوا ئێستا ئەوە 2 هەفتەیە پێم نەماوە یان ئەڵێ بابە عادی 250 کەمان بەری. چۆن نیەتی کاکە هەیەی. بەپێی بەدواداچوونێکی پەیام داهاتی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە ساڵی 2024 کە پێک هاتووە لە داهاتی نێوخۆ و نەوت و ئەو بڕەشی لە بەغداوە بۆی نێردراوە 20 تریلیۆن دینار بووە. لەو بڕێی لەسەرەوە باسکراوە تەنیا 10 تریلیۆن دینار بۆ موچەدا بەشکراوە. هەر ئەمەش هاوڵاتیانی خستوەتە گومانەوە کە حکومەتی هەرێم نیازی سزادانی میلەتی خۆیەتی و هیچی دیکە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.